لا تۆرێکمی بەرنامەی بانی باش کوردستاندا باز لە متمانەکردن بە کەسانی چواردەوەرمان دەکەین چۆن متمانە بە کەسانی چواردەوەر ببەخشین لە هەمان کاتدا کێن ئەوانەی پێویستە متمانەیان پێبەخشین بێگومان من گفتوگۆی زیاتری ئەم بابەتە دەکەم ئەیش بە میوانداری کاک سەبڕی محەممەد ڕاهێنەری گەشەپێدانی مرۆی بەشێکی ڕاستەخۆ لە دووکۆ لەگەڵمانە. سڵاو لەبێ کاک سەبڕی، سوپاس بۆی لە تۆریەکەمی بەرنامەی بانی باش کوردستاندا بەشداری. منەمێ دەستپێکی پرسیارەکەم بەم جۆرە بێ، ئایا چۆن متمانە بە دەوروبەر ببەخشین؟ بەناوی خوای گەورە و میهرەبان، سڵاو لە بەڕێست و تەواوی بینەرانی کەناڵی NRT بێ. هەڵبەت پێش ئەوەی ئێمە بچینە سەر ئەو بابەتەی کە ئێمە چۆن متمانە بە دەوروبەرمان ببەخشین، پێویستە ئێمە باس لە متمانە بەخۆبوون بکەین. ئەگەر کەسێک متمانەی بەخۆی نەبێ، ناتوانێت متمانەی دەوروبەری خۆی وەربگرێت و متمانە بە کەسانی تریش ببەخشێت. بۆیە سەرەتا پێش هەموو شتێک پێویستە مرۆڤەکان متمانەیان بە خۆیان هەبێ. ئەثقەت بالنەفس کە خاڵێکی جەوهەری گرنگە کە ئەوەش خۆی لە دوو خاڵدا دەبینێتەوە. خاڵی یەکەم پاڵنەری ناوەکیمان هەیە، هەروەها پاڵنەری دەرەکیمان هەیە کە بە عەرەبیەکەی پێ دەڵێن حافز و باعث. حافز ئەو هێزەیە، ئەو وزەیە کە لە ناخی هەر مرۆڤێکدا هەیە، وای لێ دەکات متمانەی بەخۆی هەبێتن. باعث ئەو هۆکارە دەرەکیانن کە لە چواردەوری مرۆڤدا وا لە مرۆڤ دەکەن کەوا متمانەی بەخۆی هەبێت. هەڵبەت پێویستە هەموو کەسێک پشت بە وزە و هێزی ناوخۆی ببەستێت بۆ ئەوەی متمانە دروست بکاتن. بەڵام لێرە تێبینیەکی زۆر گرنگ هەیە، ئەوش ئەوەیە کە ئەگەر مرۆڤێک زۆر زیاد لە پێویست متمانەی بەخۆی کرد، ئەوە دەچێتە جۆری کەسایەتی نەرجسی کە غرور دەبێ، کە لە خۆبایی دەبێ، کە بێباک دەبێ بەرامبەر خەڵکی، کە منەتی بە هیچ کەسێک نامێنێ و بە دەوروبەری خۆی نابێت. ئەگەر بچینە سەر ئەو پرسیارەی جەنابتان کە پێویستە ئێمە متمانە بەکێ ببەخشین، هەڵبەت مرۆڤ لە ژیانی خۆیدا کائینێکی کۆمەڵایەتیە، بوونەوەرێکە ناتوانێت بەتەنها بژیت. یعنی هەر یەکێک لە ئێمە لە چواردەور و بەرماندا کەسانێک هەن، خێزانە، دایک و باوکە، خوشک و برایە، هاوڕێ و خۆشەویستانن. ئەمانە پێویستیان بەوەیە کە هەم متمانەیان بە تۆ هەبێ، هەم تۆش متمانەت بە ئەواندا هەبێ. بۆیە ئێمە زۆر زۆر گرنگە کە متمانەی خۆمان سەرەتا بەو کەسانە ببەخشین کە لە بازنەی یەکەمدا لەگەڵمان دەژین، دواتر بەو کەسانە ببەخشین کە لە بازنەی دووەمدا لەگەڵمان دەژین، سێیەم بەوانە ببەخشین کە لە بازنەی سێیەمدا. ئەم بازنانە کە بازنەی خێزانە، دائیرەت الئوسرە، بازنەی دووەم بازنەی کۆمەڵگەیە، بازنەی سێیەم کە بازنەی دەسەڵاتە لە داهاتوودا دەینە سەری ئینشاءڵڵە. بەڵێ کاتە کاک سەبڕی، ئەو بازنانەی کە تۆ لە کۆتایی قسەکانتە ئاماژە پێ کرد، بمنە لە بازنەی دووەم و سێیەمدا زۆرجار پەیوەندیەکان لە ترازان دروست دەبێت. ئایا لێرەدا ئەو کەسە پێویستە چۆن مامەڵە بکات؟ لە هەمان کاتێک ئەو دوورخستنەوەی دروست دەبێت لە نێوانیان پێویستە دووبارە بگەڕێتەوە متمانەکە؟ بەڵێ هەڵبەت ئەگەر ئێمە بە شێوەیەکی گشتی باس لە متمانە بکەین کە کەسێک دوور دەکەوێتەوە دواتر دەگەڕێتەوە، ئەوشیان دەبێ ئێمە دەستنیشانی هۆکاری دوورکەوتنەوەکە بکەین کە ئایا ئەم دوورکەوتنەوەیە بەهۆی چی ڕووی داوە. زۆر جار دوورکەوتنەوە بەهۆی نیگەرانیەک ڕوودەداتن و هەروەها زۆر جار دوورکەوتنەوە بەهۆی لێکتێ نەگەیشتن ڕوودەداتن و زۆر جاریش دوورکەوتنەوە بەهۆی ناپاکی ڕوودەدات کە ئێمە پێی دەڵێن ئەلخیانە. هەڵبەت جۆری یەکەم و دووەم کە دوورکەوتنەوەیە بەهۆی نیگەرانی یان دوورکەوتنەوەیە بەهۆی لێک تێنەگەیشتن، ئەمە دووبارە گەڕانەوەی هەیە، خۆشەویستیەکە و پەیوەندیەکە و متمانەکە زیاتر دەکات و بە داوای لێبوردن کۆتایی دێت. بەڵام ئەگەر بێت و دوورکەوتنەوەکە بەهۆی ناپاکی بێ، بەهۆی خیانەتەوە بێ کە کەسێک ناپاکی کردبێ، بۆ نمونە پیاوێک لەگەڵ خێزانەکەی، خێزان لەگەڵ پیاوەکەی، یان منداڵەکان لەگەڵ دایک و باوکیان، یان هاوڕێک کە هاوڕێتی تۆ دەکا ناپاکی لەگەڵ تۆ کرد، خیانەتی لەگەڵ تۆ کرد، کەسایەتی تۆی لەکەدار کرد و هەروەها ناودەنگی تۆی زڕاند و بە خراپە باسی تۆی کرد، وای لێ کرد پیلان و موئامەڕەی بۆ تو ژێڕا بۆ ئەوەی تۆ بکەویە نێو تەڵەیەکەوە کە مەترسی بکەوێتە سەر ژیان و کەسایەتیت لە ناو بچێتن، کە ئەمە ڕوو دەداتن ئەم ناپاکیە، ئەمە متمانە بە هیچ شێوەیەک دروست نابێتەوە. بۆیە زۆر گرنگە لەسەر ئێمە هەمومان وەکو مرۆڤ کە پەیوەندی لەگەڵ چواردەورمان دەکەین و ئەوانەی لە دەوروبەرماندا دەژین،
وایان لێ بکەین بە جۆرێک مامەڵەیان لەگەڵدا بکەین کاتیان پێ بدەین. یعنی تۆ کە متمانە دەبەخشیتەوە بە چواردەورت هەندێک بنەمای هەیە هەندێک پێوەری هەیە یەکێک لە پێوەرەکان یەکێک لە بنەماکان ئەوەیە کە ئێمە کاتیان پێ بدەین. من ئەگەر هاوڕێتی کەسێک بکەم بە ڕۆژێک بە 2 ڕۆژ بە سەعاتێک بە 2 سەعات لەوانەیە بە مانگێک یا بە 2 مانگیش هەم سروشتی ئەو کەسەیە هەم ڕەفتار و مامەڵە و کردداری ئەو کەسەیە بۆ من بە ئاسانی دەرناکەوێ. بۆیە دەبێت کاتی پێ بدەم و لەگەڵ یابم هەنگاو پەیتا بۆ ئەوەی من لە کەسایەتی و جۆری بیرکردنەوەی ئەو ڕەفتار و هەڵسوکەوتی ئەو تێبگەم ئەویش بە هەمان شێوە لە من تێبگاتن. ئەگەر ئەم تێگەیشتنە دروست بوو کە پێی دەڵێن التەفاهم بین الطرفین ئەگەر ئەمە دروست بوو پەیوەندیەکە پتەو دەبێ لێک نزیک بوونەوە ڕوودەداتن. ئەو کاتە بەرهەمی لێک نزیک بوونەوە بەرهەمی لێک تێگەیشتن متمانە لە دایک دەبێ. ئەگەر ئەو متمانەیە کە لە دایک دەبێ بەهۆی لێک نزیک بوونەوەی لێک تێگەیشتن و بەهۆی ئەو تەفاهمەی کە لە نێوان هەردووکیان نادروستە بێ هەرگیز وایان لێ نایەت جارێکی تر لە یەکتری دوور بکەونەوە و نەبوونی متمانە ڕوو بداتن. ئەگەر ئێمە نمونەیەکی سادە وەربگرین لە وڵاتی خۆمان کە لەگەڵ کەتواری ئێمەدا بگونجێتن لەگەڵ ئەو واقعی کە ئێمە تێداینە. ئێستا بۆچی هاوڵاتی و هاونیشتیمانی هەرێمی کوردستان متمانەی بەم دەسەڵاتە نەماوە بە دەسەڵاتی کوردی لەبەرچی لەبەر ئەوەی جارێک 2 جار 3 جار 4 جار ئەم دەسەڵاتە زوڵمی لە خەڵک کردووە خزمەتی خەڵکی نەکردووە خۆشگوزەرانی بۆ خەڵک دابین نەکردووە. ئەو شتانەی کەوا بۆ ئەم هاوڵاتیانە باز دەکاتن هەمووی لە چوارچێوە و بازنەی بانگەشەکردندایە بانگەشەکردنێکی بێ بنەما گەشتبینێک بۆ خەڵک دروست دەکاتن کە هیچ ئەسڵ و ئەساسێکی نییە. سیرکە متمانەی نێوان هاوڵاتی لەگەڵ دەسەڵات گەیشتەوە بە چ ئاستێک. ئێستا ئێمە ڕۆشنبیرمان هەیە و گەنجمان هەیە و هاوڵاتیمان هەیە لەم وڵاتە ئینتیمای بۆ ئەم خاک و وڵاتە نەماوە. چی وای لێ کردووە کە ئەم ئینتیمایە نەمێنێ هەڵبەت نەبوونی متمانەکە وای لێ کردووە کە ئەتمینا ئینتیمای بۆ ئەم وڵاتە و خۆشەویستی بۆ ئەم نیشتیمانە نەمێنێ. یعنی بەداخەوە ڕۆشنبیر بگاتە ئەو ئاستەی بڵێ ئەوەی من بەم وڵاتە دەبەستێتەوە تەنها کلاشەکەی ژێر پێمە. یعنی نەک سۆزە نەک عەتفە نەک خۆشەویستی نەک بەرگریکردن. یەکەم خاڵدا ئەمەژۆ با هەبوونی کاتکەر بۆ منە تۆ کەسێک کە متمانی پێدەکەی پاشان متمانەکە لە دەست دەدات کاتی بەرێ. بەڵام خۆی پێوەرەکانی متمانە خۆی لە چیدا دەبینێتەوە. بۆ منە ئێمە پێویستە متمانە بەکێ ببەخشین. دەکرێت کەسێک هەر هەز بکەین کە لێمانە و نزیکە بەتەواتی متمانی پێبەخشین بۆ کەسە پێوەرەکان خۆیان لە چیدا دەبینەوە. بەڵێ هەڵبەت هەندێک کەس هەیە پێویست بەوە ناکە نەک تۆ متمانەی پێ بدەین نەک ئەو متمانە بە تۆ بداتن. بۆ نمونە کەسێک لە دوورەوە دەژدن ئێستا جەنابەت لە شارێکی تر لە دووری چەندان کیلۆمەتر ژیان لەگەڵ من دەکەی هەڵسوکەوت و مامەڵەکردن و ڕەفتار و دانیشتن و هەستامان بە یەکەوە نییە پێویستیمان ئەسڵەن بەوە نییە کە متمانەمان بە یەکتری هەبێ یان نەبێ. بۆ چونکە هەڵسوکەوت و ڕەفتاری جەنابتان هیچ زیانێکی بۆ من نییە هەڵسوکەوت و ڕەفتاری منیش هیچ زیانێکی بۆ بەڕێستان نییە. کەواتە ئێمە کۆمەڵێک بنەمامان هەیە بۆ ئەو کەسانەی کە لە چواردەورمان دەژن بۆ ئەوەی متمانەیان پێ ببەخشین. یەکەمین بنەما بریتە لە ئەسەراحە کە بریتە لە ڕاشکاوی. ئێمە دەبێت لەگەڵ یەکتری ڕاشکاو بین. ئەوەی کێشەیە ئەوەی هەڵەیە لێرەدا چییە ئەوەیە پیاو لەگەڵ خێزانەکەی هاوڕێ لەگەڵ هاوڕێکەی کەسێک لەگەڵ خۆشەویستەکەی بەردەوام یاسای ئەتەغافول بەکاردەهێنێ واتە واز لێهێنان و خۆفریودان و خۆگێڵکردن لەو هەڵەو کەم و کورتیانەی کە بەرامبەرەکەی ڕوودەدا. من هاوڕێیەکی نزیکم هەیە خۆشەویستێکم هەیە کە ناوی ئومێدی ژیانی خۆم لێناوە کە ئەم کەسە ئومێدی ژیانی تۆیە پێویستە تۆ لەگەڵ ئەو ڕاشکاوی پێی بڵێ ئەم ڕەفتارەی تۆ ئەم هەڵسوکەوتەی تۆ ئەم کردارەی تۆ بەدڵم نییە حەز دەکەم ئەمانە بگۆڕی. بۆیە پێوەرێکی گرنگ و سەرەکی بریتە لە ڕاشکاوی. پێوەری دووەم کە پێوەرێکی زۆر زۆر گرنگە بریتە لە حوسن النیە. ئێمە بەرامبەر یەکتری نیاز پاک بین گومانی خراپ بە یەکتری نەبین. ئەو کەسانی لە دەوروبەرماندا هەیە بۆ نمونە من تەلەفۆنێک بۆ خێزانەکەم دەکەم تەلەفۆنەکەی مەشغوڵە جارێکی تر 2 جاری تر 3 جاری تر من ڕاستەوخۆ نێم و گومانێکی خراپی پێ ببەم و بڵێم ئەمە دیارە پەیوەندیەکی هەیە و نازام چی و کۆمەڵێک بیرۆکە لە مێشکی خۆما دروست بکەم کە هەم کێشەی دەرونی بۆم دروست بکاتن هەم کە متمانەکە کەم بکاتەوە هەم لێک دوورکەوتنەوە ترازان دوور بخاتەوە لە نێوانما دروست بکاتن. بۆیە لێرەدا من دەبێ حوسن و نیەم هەبێ واتان یاسپاک بم. خاڵێکی تر کە زۆر زۆر گرنگە بریتە لە ئەسیدق
ئێمە ڕاستگۆ بین لەگەڵ یەکتریە. ئەم ڕاستگۆییە ئەگەر لە نێوان تاکەکانە نەما، ئەگەر لە نێوان مرۆڤەکاندا بوونی نەما، ئەگەر لە نێوان دوو کەسدا نەما کە ڕاستگۆیی هەوێنی ژیانە، کە ڕاستگۆیی دەرمانە بۆ چارەسەرکردنی کێشەکان، تەنها ئێستا لە هەموو کێشەیەکدا، لە هەموو کۆمەڵگەیەکدا، لە هەموو خێزانێکدا تەنها و تەنها مرۆڤەکان لەگەڵ یەکتری ڕاستگۆ بن، لەگەڵ خۆیان ڕاستگۆ بن، لەگەر چواردەوریان ڕاستگۆ بن، متمانەکە خۆی لە خۆیدا لە دایک دەبێت. بۆیە ئەم سێ بنەمایە کە ڕاشکاویە و هەروەها کە بریتیە لە نیازپاکی، هەروەها کە بریتیە لە ئەوەی ئێمە لەگەڵ یەکتری ڕاستگۆ بین. ئەگەر کەسێک ئەم سیفاتانەی هەبێ، ئەمانە مواسەفاتن، ئێمە چۆن متمانە بە دەوروبەرمان دەکەین؟ هونەری هاوڕێگرتن چۆنە؟ ئێستا بەداخەوە خەڵکێک هاوسەرگیری دەکاتن، لە پاش ژیانی هاوسەرگیری تەمەشا دەکەی 2 مانگ 3 مانگ جیابوونەوە ڕوو دەدات. حاڵەتی تەلاق چەند زۆر بووە لە هەرێمی کوردستان کە ئەمەل جێگەی داخ و هەڵوەستەکردنە لەسەری. هۆکارەکەی چییە؟ هەڵبژاردننی هاوژین، هەڵبژاردننی هاوڕێ بەپێی کۆمەڵێک بنەما و هونەر نییە، هونەری هاوڕێگرتنمان نییە. ئێمە کەسێک لە بازاڕە بۆ نمونە کەسێک ڕوخسارێکی جوانی هەیە دێکا بە هاوڕێ خۆی، کەسێک دەوڵەمەندە دێکا بە هاوڕێ خۆی، کەسێک باڵای بەرزە دێکا بە هاوڕێ خۆی، کەسێک لە عەشیرەت و بنەماڵەکەیەوە دێکاتە هاوڕێ خۆی. بنەماکانی نییە. بەڵام ئەگەر ئێمە ژیاننامەی خۆشەویستمان عەلەیهی سەڵات وەسەلام وەربگرین کە پێغەمبەر ئەوانەی لە چواردەوری دابوون چۆن متمانەیان بە یەکتری هەبوو، هەر یەکێک لە عەشیرەتێکی جیاواز، لە کەلتورێکی جیاواز، تەبع و سروشتێکی جیاوازی هەیە. ئەمە بیلالی حەبەشیە، ئەمە سوهەیبی ڕۆمیە، ئەمە گاوانی کوردیە، ئەمە سەلمانی فارسیە، ئەمە حەمزەی قوڕەیشیە. سیر کە ئەم هەموو جیاوازیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام لەسەر سفرەی خۆشەویستی و لێک تێگەیشتن و متمانە کۆی کردوونەتەوە بەهۆی چی؟ بەهۆی ئەو ڕاستگۆیەی کە لە نێوانیاندا هەبووە. بەڵێ کاتە کاک سەبری دەکرێت بۆ نمونە کەسێک لە چواردەوری لە دەروی چواردەوری خەزانێک خۆی لە پەیوەندیەکانی دیکەدا لە شوێنی کار بێ یاخود ناوەندەکانی خوێندن بێ بەپێی قۆناغە جۆر بە جۆرەکان دەکرێت تۆ ڕاستەوخۆ متمانە بە کەسەکە ببەخشی یاخود سەرەتا پێویستە تۆ ئەم کەسە هەڵبسەنگێنی ئەو کاتە متمانەی پێبەخشی. لە هەمان کاتدا کە تۆ متمانە بە کەسێک دەبەخشی لە دەروی خێزانی خۆتە دەکرێت هەموو شتێکی ژیانی تایبەتی خۆت بێ لە هەر بوارێکدا بێت تۆ بەم کەسە باسی بۆ بکە یاخود پێی بڵێ من تاو متمانەم پێێتی تا هەموو شتێکی لا باسەکەم یاخود ڕای وەرەگری لەبارەی هەموو بابەتێکەوە. ئەمە پرسیارێکی زۆر جوانە، دەستت خۆش بێ. ئێمە لە گەشەپێدانی مرۆییدا یاسایەکی گرنگمان هەیە کە ئەو یاسایە دەڵێت المعلومات تعطى على قدر الحاجة وليس على قدر الثقة. ئێمە کاتێک زانیاری بە کەسێک دەدەین، تایبەتمەندیەکانی خۆمان بۆ کەسێک باز دەکەین بەپێی ئەوەیە بەرامبەرەکە چەند پێویستی پێێتی. من هاوڕێتی کەسێک دەکەم لە شوێنی کارە یاخود ئێمە لە زانکۆ بە یەکەوە یان لە پەیمانگا یان لە هەر شوێنێک کە دوو کەس بە یەکەوەن. ئەم دوو کەسە چ پێویست دەکا؟ هەموو تایبەتمەندیەکانی خۆیان بۆ یەکتری باز بکەن. ئەگەر هاوڕێکەی من پێویستی بەوە بوو کە تایبەتمەندیەکی من بزانێ، من بە خۆشحاڵیەوە بۆی باز دەکەم. و ئەگەر پێویستی کرد ڕەفتار و کردارێکی من کە سروشتە و تەبعێکە لە مندا هەیە بۆ ئەو باز بکەم، نەک لەسەر من متمانەم پێێتی هەموو شتێکی بۆ باز دەکەم. ئەمەیان زۆر گرنگە، چونکە ئەو تایبەتمەندیانەی مرۆڤ هەیەی زۆر جار دەبێتە خاڵی لاواز و زۆر جار دەبێتە خاڵی هێز بۆ مرۆڤەکان. بۆ نمونە من کەسێکم لە شەواندا ترسم هەیە لە چوونە دەرەوە، یعنی فۆبیام هەیە لە شەوی تاریک. ئەگەر من بە چواردەوری خۆم ڕاگەیاند، ئەمە وەکو نمونە وەری دەگرین، ئەگەر من بە چواردەوری خۆم ڕاگەیاند کەوا من فۆبیام هەیە لە شەوی تاریک و لە شەواندا، ئەمە وەکو ڕەفتار و کردار و سیفەتێکە کە لە مندا هەیە، سروشتێکە لە تەبع و سلوکی مندا هەیە، بۆ ئەوانم باس کرد بەهۆی ئەوی کە متمانەم پێیانە. ڕاستەخۆ ئەمە دەبێتە خاڵی لاوازی من. لەوانەیە زۆر جار وەکو چەکێک بەرامبەر من بەکاری بهێنن و زۆر جاریش لە نێو مەجلیس و دانیشتنەکانە منی پێ بشکێنەوە، پێم بڵێن ئاتۆ ئەو کەسەی کە شەوان ناتوانانی بچیتە دەرەوە، کە شەوان ناوێری بچیتە دەرەوە سیرکەن. بۆیە زۆر گرنگە ئێمە ئەوانەی لە شوێنی کار و لە دەوروبەرماندا دەژین بزانین تا چ ئاست. ئێمە سنوورمان هەیە،
من هاوڕێتیم لەگەڵ کەسێک هەیە لە نێوان من و ئەودا سنوورێک هەیە لە نێوان من و ئەودا چوارچێوەیەک دیاری کراوە نەدەبێ من ئەو چوارچێوەیە ببەزێنم کە سنوورە نەدەبێ ئەوی سنوورەکە ببەزێنێ دەبێت لە سنوور و چوارچێوەی ڕەوشت و ڕێزگرتن و خۆشەویستی و متمانە بەیەکردن و تێگەیشتنە هەبێ بۆیە لەوەدا کورتی دەکەمەوە لە ڕستەیەکدا ئەو کەسەی کەواتۆ هاوڕێتی لەگەڵ دەکەی لە شوێنی کاردا یا خود قوتابیە لەگەڵ تۆ یان لە چواردەوری تۆدا یان حتا خێزانەکەی تۆیە بۆ نمونە من مۆبایلێکم هەیە ئەم مۆبایلەی من کە ڕەمزێکی لەسرە ئەگەر من ڕەمزەکەم بۆ کوڕەکەی خۆمیان بۆ کچەکەی خۆمیان بۆ خێزانەکەی خۆم باس نەکرد مانای ئەوە نییە کە من متمانم بە ئەو نییە بەڵکو ئەمە تایبەتمەندیەکە لەبەر کۆمەڵێک هۆکار و فاکتەری تر من دەمەوێت ئەمە وەکو نهێنی لای من بمێنێتەوە کە ئێمە لە هونەر و یاسای سکیوریتی تەکنەلۆژیا ئەمە فێری کەسانی تر دەکەین پێیان دەڵێن کە پێویستە ئەم هاتەن لای خۆت بمێنێتەوە چونکە تۆ لەوانەیە مەترسی لەسەر زانیاریەکانت هەبێ مەترسی لەسەر ژیانت هەبێ بۆیە ئەو کەسەی کە تۆ هەموو شتێکی بۆ باس ناکەیت مانای ئەوە نییە کە متمانەت پێ نییە وە کاتێک تۆ شتە تایبەتەکانی خۆت بۆ کەسێک باس ناکەیت مانای ئەوەت نییە کە متمانەت پێ نییە بۆیە ئێمە شتەکانی خۆمان ڕەفتار و خاڵی هێز و لاوازی خۆمان بە پێی پێویست بۆ بەرامبەرمان باز دەکەین نەک بە پێی ئەوەی کە متمانە هەیە یاخود نییە. بەڵێ لە ئێستادا تەکنەلۆژیا بوونی هەیە دەکرێت بڵێن کە زۆرینی تاکەکان یاخود هاوڵاتی پەنادەبەنەبەر بەکارهێنانی تۆڕە کۆمەڵایەتیەکان و پێکە جۆر بە جۆرەکانی دیکە باش هەبوونی ئەم تەکنەلۆژیا و ئەم تۆڕە کۆمەڵایەتیانە ئایا هیچ کاری کردوتە سەر متمانە لە نێوان بۆ منە تاکەکاندا لە هەر پەیوەندیەکدا بێت وا دەکات بۆ منە ئەم متمانەیە کاڵ بێتەوە؟ بەڵێ بێگومان ئێستا بەهۆی هەبوونی تەکنەلۆژیا ئەگەر من نمونەیەکی سادە وەربگرم لە سۆنگەی پرسیارەکەی بەڕێستان ئەویش ئەوەیە گروپێکی ماسنجەری خزمان هەیە زۆر جار ئەمە کێشەی لێکەوتۆتەوە باسی لێوە دەکەن گروپێکی ماسنجەری خزمان هەیە من لە شوێنەکە دانیشتم بە جلی خەو بۆ نمونە براکەی من دانیشتووە لە لای منە وێنەیەکی من دەگرێ دەنێرێت بۆ گروپی خزمان کە ئامۆزاکەی منە و خاڵۆزای منە و پورزای منە و ئەمانە بەیەکەوە لە گروپەکەدا هەین کە من ئەو وێنەی من بڵاو دەبێتەوە کە خاوەن کەسایەتیەکی دیاری کراوم کە پێم خۆش نییە بەو جلوبەرگە خەڵک لە دەرەوە من ببینێ کە بڵاو دەبێتەوە هاوڕێیەکی تر لە دەرەوەی گروپەکە ئەو وێنەیە بۆ من دەنێرێتەوە هەڵبەت ڕاستەوخۆ ئەمە کار دەکاتە سەر متمانەی من ڕاستەخۆ دەبێتە هۆکارێ بۆ ئەوەی من ئەو گروپە بەجێبێلم و ئیتر ئەوانەی لە گروپەکەدا هەین متمانیان پێ نەکەم من ئێستا کۆمەڵی قوتابی لەگەڵ منە ژیان دەکەن پێیان دەڵێم وێنەیەک دەگرینەوە دەڵێم ئەم وێنەیە لە گروپەکەدا دادەنێم بۆ هەڵسەنگاندنی متمانەیە بە ئێوە ئەگەر جگە لە ئێوە کەسێکی تر ئەم وێنەی بۆ من ناردەوە سکرینی شاشە کرابوو و بۆ من هاتەوە ئەوە نیشانەی ئەوە یەکێک لە ئێمە دەبێ متمانەی پێ نەکەین و ئاگادار بین ئەمە زۆر زۆر گرنگە کەسی وا هەبووە هاتۆتە دیوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم گوتوێتی یا رسول الله من بەرگریت لێ دەکەم بە دایک و باوکەوە بە قوربانت دەبم من خزمەتکاری پەیامەکەی تۆم کەچی خۆیدا ئەو پیاوە کە عەبدوڵڵای کوڕی سەلولی ناوە گەورەی کەسە دووڕووەکانە کوڕەکەی دەزانێ ئەمە باوکێتی درۆ دەکە ئەمە باوکێتی ڕاست ناکە هیچ متمانەیەک نابێ بم پیاوە بکرێ ڕۆژێکیان کوڕەکە لە لای پێغەمبەر لە مەجلیسێکە دانیشتووە ئەم پیاوە دێتە ژوورۆ دەڵێ ئەسەلام عەلەیکە یا رەسوول الله ڕاستەوخۆ کوڕەکەی پێ دەڵێ قیف یا منافق بوەستە ئەی پیاوی دووڕوو هەڵێ من باوکتم هەڵێ ڕاستە تۆ باوکی منی بەڵام تۆ کەسێکی دووڕووی دەتەوی لێکترازان و هەواڵ و زانیاریەکانی ئێمە بگوازیتەوە بۆ کەسانی تر بۆیە ئەمڕۆ ئەوەی متمانەی کاڵ کردوتەوە ئەوەی متمانەی نهێشتووە هۆکارێکی سەرەکی و فاکتەرێکی گرنگ بریتێ لە تۆڕە کۆمەڵایەتیەکان یعنی ئێستا بەر لە دوو ڕۆژە کێشەیەکی زۆر گەورە لە نێوان دوو هاوسەردا دروست بووە بەهۆی چیەوە بەهۆی وێنەیەکی ئافرەتەکە کە بڵاو بۆتەوە بە شێوەیەکی زۆر زۆر قێزەور و نەخوازراوە ئەم ئافرەتە کە پرسیاری لێ دەکەی خوشکە بە ڕێزەکەم ئەم وێنەی تۆ بۆچی بڵاو بۆتەوە سوێن دەخوا دەڵێ قەسەمەن بالله من ئەم وێنەیەم تەنها بۆ خوشکەکەی خۆم ناردووە سیرکە بۆچی چونکە ئێمە هەموو تاکێک ئەزیزێکی هەیە خۆشەویستێکی هەیە کە سەداسەت متمانەی پێکردووە ئێستا من کەسێک هەیە لە ژیانی مندا
هەموو متمانەیەکم پێ کردو پێم وتووە هاتوومەتە ئێرە گەیشتوم بە فلان شوێ لە فلان شوێنم لە فلان شوێن میوانم متابعەم بکە سەیرم بکە من هەموو شتێکی خۆم بەم کەسە دەدەم ئیتر ئەمەیان دەبێتە هۆکاری ئەوەی کە تۆڕی کۆمەڵایەتی وێنەی بۆ خوشکێکی ناردۆ بەڵا بۆ تۆ ئەمە متمانە دەیەڵێ متمانە لە نێوان خۆی و خوشکەکەی نایەڵێ متمانە لە نێوان ئافرەتەکە و پیاوەکە ناهێڵێ و متمانە بە چواردەوریش نایەڵێ. بەڵێ کاک سەبری بێگومان ئێمە کە باز لە متمانە بکەین چەند خاڵێک دەگرێتەوە بۆ منە متمانەی تاکێک بە خودی خۆی متمانە بەخشین بە دەوروبەر کە ئێمە باسمان لێەوە کرد چەند پێوەرێکیش بوو کە تۆ ئاماژەوە پێکرد بەڵام ئێمە چۆن بگەین ئەو خاڵی متمانە پێکراوی کەسانی چواردەوەرمان بین دەکرێت ئێمە ڕاشکاو بین نیازپاک بین ئەو متمانەی لە کەسانی چواردەوەرمان بەدەست بهێنین و بتواندرێت دەوروبەر متمانە پێ بکات لە هەر بارێکدا بێت یاخود لە هەر بوارێکدا بێت. بەڵێ پرسیارێکی جوانە دەمەوێت یەک نمونە باسی ئەوە بکەم کە ئێمە چۆن متمانە بە خۆمان بکەین دواتر دەچمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێستان. کەسێک هەبوو بە ناوی نیک لە وڵاتی ئوسترالیا لە ساڵی 1982 لە دایک بوو کە ئەم کەسە هاتە دنیاوە بە ئیرادەی خوای گەورە دەستەکان و وەقاچەکانی نەبوو. لە وڵاتی ئوسترالیا لەو کاتەدا یاسایەکە بوو ئەو کەسانەی کەوا دەست و قاچیان نییە نابێ لە پرۆسەی خوێندنە بەشدار بن و بخوێنن. ئەمە دەگاتە تەمەنی 8 ساڵی بەبەر چاوی خۆیەوە دەبینێ خوشک و براکانی دەچن بۆ قوتابخانە کەچی ئەو بێبەشە وای لێ دەکا کەوا خۆی بکوژێ فەشەل دێنێتن لە تەمەنی 8 ساڵی. لە تەمەنی 9 ساڵیدا جارێکی تر هەوڵ دەداتن خۆی بکوژێ فەشەل دەهێنێ. لەو کاتەی 2 جار هانا بۆ خۆکوشتن دەبا فەشەل دەهێنێ یاسای وڵاتەکەی دەگۆڕێ ئیتر ئەو کەسانەی کەوا دەتوانن دەست و قاچیانشێ دەتوانن بخوێنن. بەڵام ئەمە هیچ شتێکی نییە پێی بنووسێ هەستان بە نەشتەرگەریەکی زۆر گەورە لە ژێرەوەی قاچەکانی هەندێک شتیان وەکو پەنجە دروست کرد بۆی پێی بنووسێ ئەمە زانکۆ تەواو دەکا وە پەرتووکێک دەنووسێ لە ژێر ناونیشانی ژیان بەبێ هەبوونی دەست و قاچەکان. ئەم مرۆڤە لە ساڵی 2020 لە ساڵی پار 20 کەس لە هەموو دنیادا دەستنیشان کران وەکو باشترین وتاربێژ یەکێک لەوانە ئەمریکەیە کە دەست و قاچی نییە. ئەمە لە چیەوە سەری هەڵدا لە متمانە بەخۆبوون. ئێمە کۆمەڵێک بنەمامان هەیە بۆ ئەوەی بتوانین چواردەور متمانەمان پێ بکەن. یەکێک لەوانە بریتە لە ئەتەواصل واتە پەیوەندی بەردەوام. ئەگەر ئێمە لەسەر ئەمە نمونەیەکی کەتواری ژینگەی خۆمان وەربگرین ئێستا خەڵک متمانە بە کامە پەرلەمانتار دەبەخشێ یان متمانە بە کامە بربژێر دەبەخشێ کە خۆی هەڵدەبژێرێ بۆ پەرلەمان هەڵبەت بەو کەسە کە پەیوەندی بەردەوامی هەیە کە کۆنتاکتی هەیە لە نێو خەڵک کە لە ئێش و ئازاری خەڵک دەکۆڵێتەوە کە خۆپیشاندانێک دەکرێت لەوێ ئامادەیە کە کەسێک نەخۆش دەبێت لە سەردانیەتی کە کەسێک پێویستی بە شتێک کە پێویستیەکەی بۆ جێبەجێ دەکات. ئەم پەیوەندیە بەردەوامە ئەم تەواصڵە وا دەکاتن ئەگەر بوو بە خوو بوو بە صیفەت لە هەر کەسێکدا هەبوو ڕاستەخۆ چواردەورەکە بتوانێت پێ دەکەن. خاڵێکی تر ئەگەر ئاماژەی پێ بکەم بریتە لە ئەوەی کە ئینسان دەبێت بەردەوام خەمخۆری چواردەوری بێ دڵسۆز بێ بۆ دەوروبەری کەوای لێ دەکا متمانەی پێ دروست ببێتن. بەڵێ کاک سەبری محەممەد ڕاهێنەری گەشت پێدانی مرۆیی سپاس بۆ زانیارەکان سپاس بۆی لە تەوەریەکەی بەرنامەی بەیانی باش کوردستان لەگەڵماندا بەشدار بوویت.